باس لە بەکارهێنانی مادەی پلاستیک دەکەن دیار بۆ بێ ئەو ئامارانەی کە ساڵی ڕابردوو وارووا لە شمانگی ئەم ساڵیشدا لە هەرمی کوردستاندا کە ئامارێکەیە بەڵام دەکرێت بڵێ بۆ شمانگی ئەم ساڵ ئامارەکان بە تەواوی پشتڕاست نەکراوەتەوە بەڵام ئەوەی دەبیندێت بەکارهێنانی مادە پلاستیکەکان لە هەرمی کوردستان و بە شێوەیەکی گشتی لە عێراق لە ئاستی پێویستی زیاترە و کامەش مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان و تەندروستی و مەترسی لەسەر ژینگە دروست دەکات. تایبەت بە مەترسیەکانی بەکارهێنانی پلاستیک و هۆکاری بەکارهێنانی ئەم هەموو پلاستیکە لە عێراق و هەرمی کوردستان بۆچی دەبێت و لەگەڵ ڕاگەاندنی ئامارەکان و زەنگی مەترسیدار بۆ بەکارهێنانی مادی پلاستیک کام لایەنە هاتوۆتە سەرخەت و هەڵمەتەکان بۆ سەوزکردنی ژینگە و ڕوبەڕووبوونەوەی بەکارهێنانی پلاستیک چیمان پێ دەڵێ زۆر بەڕێز معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندا بۆ پاراستنی ژینگە ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کورسان نیوز لەگەڵمان میوانە. کاک معروف سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر هاتی. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس دیارە بە پێ و ئامارانەی کە هەیە بەکارهێنانی پلاستیک لە هەرێمی کوردستان لە عێراق بەبراورد بۆ پێویستی کە هاوڵاتیان پێویستیانە زیاترە. بۆ چوونی بەڕێستان لەسەر ئەم بابەتە چییە؟ دەکرێت لەوە دەست پێ بکەین کە مەسلەی کارئاسانی زۆربوونی مادە پلاستیکیەکان و کەمترین نرخ لە سەریان وای کردووە کە هەر تاکێک کە پێویستی بە پێداویستێکی ڕۆژانە ببیر لەوە بکاتەوە کە بە ئاسانی مادە پلاستیکەکانی دەست بکەوێت. یعنی ئێمە لە ماوەی کە بەڕێست باسکە لە ماوەی ڕابردووە کە چەندین کارمان لەسەر مەترسەکانی مادە پلاستیکەکان کردووە بەڵام بیریشمان لەوە کردوێتەوە ئایا کاتێک کە هاوڵاتیەک دەوێت بچێتە مارکێتێک یاخود بچێتە بازاڕێکی گەورەوە ئەو پێداویستیانی کە ڕۆژانە دەستێکەوێ ئایا شتێک هەیە بە بێ مادەی پلاستیکی زۆر دەگمەنە. یعنی ئێمە جاران تەنانەت ئەو بەروبوومە ناوخۆیی کە وشک ئەکرایەوە بۆ نمونە ئەچویتە دوکانێک ئەچویتە مارکێتێک بە کیلۆ بۆ تێکێشە بۆ نمونە ئاسایی بوو بکرێتە کیسێکەوە یاخود خۆت کیسێکت پێ بوو تێتەکەت بەڵام ئێستا ئێمە تەجروبەمان کردووە لە زۆربەی مارکێتەکان تەنانەت ترش تەنانەت بۆ نمونە بڵێن شەکری کوڵاو ئەم شتانی کە پێشتر کوردەواری بوونە هەمووی بۆ ئەوەی کە کاکی دوکاندار ئیتر ئایا پێوەی ماندوو نەبێ یاخود ئەمە کارگەیەکە ئەم کاری کردووە لە زۆربەی مارکێتەکانە ئەم خۆراکە کوردەواری خۆشمان نەگەوانی کە هاورداکرێ هەمووی کراوەتە مادەی پلاستیکیەوە هەمووی کراوەتە کیسی نایلۆنەوە کە بەڕاستی ئێستا برچیتە هەر دوکانێکەوە تەنانەت چیلکەی دانپاکەرەوە چونە تەغلیفێکی نایلۆنیان بۆ کردووە لە کاتێکە ینی بەشێک لەم شتانە هۆکارێکی بازرگانی لە پشتەوەیە بۆیە بەدەستهێنانی ئاسان وای کردووە کە هەموو تاکێک بە ئاسانترین شێوە بگاتە دەستی بەتایبەتی وەکو وتمان لە هەرێمی کوردستانی خۆمانە و بە تایبەتی تریش لە ساڵی 2003 بەدواوە یعنی کە هەرێمی کوردستان زیاتر کرایەوە لە ڕووی وڵاتان و لە ڕووی هێنانی کەلوپەلی وڵاتانی دراوسی و وڵاتانی دوورتر کە بۆ نمونە زۆرترین بازرگان پەنا بۆ بردننی کاڵای ئەو وڵاتان نابن کەواتە ئەمە وای کردووە ئاسانترین شێوە من زۆر جاوتومە ئێستا هەر بە ڕێزێک بچێتە دوکانێک بڵێن ئەگەر زەرفێکی نایلۆنتەوێ 250 نارە لێسەنین بڕاتە بێ کە زۆری ناگرێ بەس لەبەرەوەی کە بەبێ بەرامبەرە و هیچ پارێک وەرناگیرێت لە مقابلەکەی هاوڵاتیەک ئەگەر دوکاندارەکە دەکیز نایلۆنی بداتی ئاسایە بێنێتەوە. باشە بەپێی ئەو ئامار و دااتیانی کە لە بەردەستای بە تایبەتر ساڵی پار هەر ڕێکخراوەکەی بەڕستان بابەتێکتان بڵاو کردەوە کە بەکارهێنانی سفرە و هەروەها مادە پلاستیکەکان لە هەرێمی کوردستان و لە عێراقدا لە ئاستێکی زۆر مەترسیداردایە هیچ کرا لە دوای بڵاوکردنەوەی ئامارە بۆ کەمکردنەوەی ئەم بابەتە؟ خۆی من پێم خۆش بۆ پرسیارەوە هی بەڕێزت یەکەم لە هەر وڵاتێک چ ڕێکخراو چ کەناڵەکانی ڕاگەیاندن یاخود کۆمەڵگەی مەدەنی بەگشتی کە بابەتێک ئەوروژێنن کە بە واقعی مەترسیە لەسەر کۆمەلگا لایەنی کەمە بێ کۆمەڵی لایەنی پەیوەندیدار ئەو کەسانی کە معنین بۆ بابەتەوە بێنە سەرخەت بە تایبەتی ئەم ساڵ ڕۆژی جیهانی ژینگەل لەسەر ئاستی هەموو جیهان بابەتەکان پەیوەست بە مادە پلاستیکیەکان لە 3 ڕۆژێک بەبێ مادە پلاستیکەکان کە بۆنەیەکی جیهانیە ئەم جارەش بابەتێکی مادە پلاستیکەکانیان هەڵبژاردووە بەڵام ئایا هەرێمی کوردستان لەو بۆنە جیهانیانەیە
چی بڕیارێکی دەرکرد سەبارەت بە مەترسیەکان بەداخەوەی کە ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووشە قسەمان لەسەر کردووە لایەنێکی معنی ینی بەڕاستی من پێم خۆشە من لەگەڵ چەند لایەنێکی معنیشا قسەم کردو وتمەکە کە ئێمە چەند ساڵێکە هەندێک داتا و ئامار بڵاوکەینەوە ئەگەر وایە ورن با بە دوواداچوونی بۆ بکەین ئەگەر وانە پێمان خۆشە بماندەنە دادگا بڵێن چۆن لە خۆتانەوەکو ڕێکخراوێک دێن بابەتێک بڵاوکەنەوە کە مەترسی لەسەر خەڵک دروستە بێ باچێ مەترسی لەسەر چۆنەڵێ ئەمنی قەومی ئەم وڵاتە دروست بێ کە بەیانی لە شوێنێکی تر ئەم ئامارە ببیستن بڵێن کوردستان بۆ نمونە لە ڕووی ژینگە و لە ڕووی زیادبوونی مادە پلاستیکەکان لە خەتەرایە بەڵام ئەوی کە بەڕێزت باست کرد بڕات هەبێ جگە لە کەناڵەکانی ڕاگەاندن کە بەشێکی باشی گرنگیان بە ئامار و داداکەدا کە بە تایبەتی ئەم ساڵ ئێمە بە هەمان شێوە لە ڕۆژی جیان بەبێ مادە پلاستیکەکان بڵاومان کردەوە ینی جیهەتێک نەهاتوە بێ بڵێ کاکە دەی زەحمە نەبێ وەرن با بە یەکەوە دابنیشین بۆ نمونە ئایا ئەم ئامارە بەچی پێوەرەگەوە مەتان کردووە دڵنیا بکەس قسەی لەسەر نەکردووە بەڵام ئێمە وەکو کارێکی ئەخلاقی وەکو کارێکی ڕێکخراوی خۆمان نەک ئەم جارە جارێکی تریش بڵاوەکەینەوە ئەر یەک دوو ڕۆژە ئێمە بە دوواداچوونی تازەمان کردووە بۆ من لەگەل لایانی پەیوەندیدارە قسەمان کردو تومانە تکایە ئاماری ترمان بدەنێ ینی ئایا ئەم ئامارانی ئێمە باسمان کردووە کە ئەمەیان فەرمیە ئەوەی کە ئێمە پار باسمان کرد وەزارەتی شارەوانی دەڵێ ڕۆژانە نزیکەی 8,000 تەن پاژماوەمانەیە لەم 8,000 لە 135 مادە پلاستیکەکانە کە ئەم 35 تقریبان ڕۆژانە ئەکاتە نزیکەی 3 بۆ 3,500 تەن تەنها مادی پلاستیکیمان هەیە کەواتە ئامارەکان پێمانان ئەڵێ مەترسیەکانی پیسبوونی ژینگە لە هەرێمی کوردستانە دوو هۆکارن یەکەمیان خۆراکی ماڵان کە فڕێ ئەدرێ بەداخەوە کە نزیکەی لە 145 بەرەوسەرە مادە پلاستیکەکانیش 35 ینی دوو مادە لە هەرێمی کوردستانە لە 180 پاژماوەکان پێکەهێنە زۆر جاری ژێمەوتومانە ئەم دوو مادەیە لە توانای مرۆڤایە ینی بۆ نمونە خێزانە بەڕێزەکان ئەگەر پاژماوەی خۆراک کەمکەنەوە ڕێژەکە دابەزێ بە هەمان شێوە خێزان و کارگە و شوێنە گشتیەکان ئەگەر مادە پلاستیکەکان کەم بکەنەوە ئەوە جارێکی تر لە 135 دابەزێ بەڵام ئایا ینی من زۆر جاوتم ئێستا بۆ نمونە ساڵی ڕابردوو دوبەی بڕیاریدا لە ڕۆژی جیهان بەبێ مادە پلاستیکەکان هیچ کیسێکی پلاستیکی بڵین نایلۆن لە بازار بەبێ بەرامبەر نەدرێ بە خەڵک باشە من دوێنێ سێرچێکم کرد تەنانەت ئەو کۆمپانیانەی کە بەرژەوەندیشیان لە مادە پلاستیکەکانە بیریان لەوە کردوێتەوە بۆی ڕێگریان لێ نەکرێت کار ئاسانی بکەن بۆ ئەوەی ببنە دۆستی ژینگە ماستەرکار ئەمەی کە خەڵک بەکارهێنێ بۆ نمونە بۆ بڵین معاملەی بازرگانی کۆمپانیەکە بڕیاری داوە ئەڵێ لە ئەم ساڵ لە ئێستا بەدواوە بۆ ماوەی 6 مانگ وەکو تێست بڕیارمان داوە ئەو مادەیە ڕیسایکلکەینەوە چۆن بۆ نمونە هەر کۆمپانیایك لە هەر وڵاتێکا بێ کۆمەڵی ئامێریان بۆ دابینەکەن ئەم ئامێرە توانای 500 کیلۆ ڕیسایکلی هەیە بۆ نمونەگەر لە دوکانەکە شادای بنی دواتر کۆمپانیاکە پاژماوەکەی لێ وەرەگرێتەوە یعنی مەبەستم چییە کە ئەم ئامارانەیە ئەم مەترسیانە باس دەکرێت تەنانەت کۆمپانیا و وڵاتانیش دێنە سەرخات بەڵام بۆ من ئایا هەرێمی کوردستان وەکووتمان چەند بۆنەیەک باسی مەترسەکانی مادە پلاستیکەکانە کردی ئایا دەستەی ژینگە وەزارەتی شارەوانی و پیشەسازی و بەرهێنان کورە سەرۆکی حکوومەت جێگرەکەی ئەو خەڵکانی کە بەحساب لەو بوارەیە ئیشەکەن بۆ نەهاتن بێن باس لانی کەم هەر ساڵی لە بۆنەیەکی ژینگەیە بڕیارێک بدەن بۆ پاراستنی ژینگە کە هەمومانەزانی بە تایبەتی لە ڕووی پیسبوونەوە هەرێمی کوردستان بەرەو قۆناغێکی زۆر زۆر خراپ هەنگاوەنێ باشە کاکماروف بابەتێکی دیکە لەگەڵ ئەم مەترسیە گەورەی کە هەیە نەبوونی کارگەی ڕیسایکلین مەترسیەکەی دووهێندە و سێهێندە نەکردوێتەوە کە ئەمە کاریگەریەکان هێندەی تر فراوانتر بکات گومانی تیانە لەسەر ئاستی جیهان ڕاستە مادە پلاستیکەکان هەیە بەڵام لە هەمان کاتشا بۆ نمونە وڵاتان بیریان لەوە کردوێتەوە کارگەدا بنێن بۆ جارێکی تر دووبارە بەکارێنانە و ڕیسایکلکردنی بەڵام ئەوەی گرفتە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەوەشمان نییە یعنی ئێمە بەپێ ئەو داتانەی کە باسەکرێ هەرێمی کوردستان لە ڕووی مادە پلاستیکەکانەوە بایی چەند کارگەیەک ڕۆژانە پاژماوەی هەیە یعنی من پرسیارم لە هەندێک برادەر کردووەڵێ بیانووی کارگەکان کە دانانرێ لە هەرێمی کوردستانە یاخود وەکو پێویست نییە ئەڵێ مادەی خاممان دەست ناکەوێت یاخود ئەو پاژماوانی کە فڕێ ئەدرێ مادە پلاستیکەکان وەکو پێویست نییە
کە لە کاتێکە وانە یعنی ئێمە بەپێی ئاماری حکومت لە 135 پاژماوەکان هەرێمی کوردستان مادە پلاستیکەکانە ئەمە لە کاتێکە ئێمە لە شارەکانی تری عێراقشەوە نزیکین یعنی بۆ نمونە بەیانی ئەگەر بزانرێت لە هەرێمی کوردستانە چەند کارگەیەکی باشی ڕیسایکل هەیە ئەو کاتت دەکرێت ئەم کارگانە وەکو چۆن ئێستا بەشێکی زۆری پاژماوە یاخود ئەو مادانی کە بۆ کارگەکانی شیشە هێنرێ زۆربەی لە ناوەڕاست و خواری و عێراق دەهێنرێ ئەو کاتە ئەکری ئێمە بۆ برەودان بە کارگەکانی ئێرە بەشێک لەو پاژماوانش بێت هەرێمی کوردستانەوە گرفتەکە لەوەیە بەشێک لەم کاران ئەبێ حکومت کار ئاسانیان بۆ بکە یعنی ئێستا بۆ نمونە کارگە هەبووە هەر لە بەرهەمێنانی مادە پلاستیکەکانە جهتێکی معنی پێ و توێتی بیگۆڕەبی کە بە دۆستی ژینگە بۆ نمونە ئەو گڵاسە سەفەریە یاخود ئەو قاپەیان ئەو سفرەی کە تۆ بەرهەمێنی مادەیەک بەکاربێنە چەند مانگێک لە دوای فڕێدانەکەی بۆ خۆی شیتەڵ بێتەوە ئەو توێتی دەکرێ بەڵام بۆ نمونە من ناتوانم چی جیهاز و ئامێری ئەو کارگەیە هەیە بیگۆڕم لە کاتێکا بۆ نمونە خۆم ناتوانم یەکەواتە ئەمە بێ وەزارەتی دارایی یاخۆ شارەوانی بێ بڵێ کاکە کولفەکەیە بۆ نمونە ئێمە ئامێرەکان دابی نەکەین ینی ئەگەر کەسێک بۆ نمونە جیهتێک بێ دڵسۆز بێ بە کارەکە ینی هەرچەنە بەپێی ئامارەکان لەسەر ئاستی جیهان بەگشتی لە 110 پاژماوە پلاستیکەکان جارێکی تر ڕیسایکل دەکرێتەوە ینی بەشێکی فڕێدرێتە ئاو بەشێکی فڕێدرێتە زەوی بەشێکی ئەسووتێنەرێ و ئەچێتە هەواوە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە بواچێت لە 100 ڕیسایکل نەکرێتەوە باشە کاک ماف دەمێ ئەوە پرسم لە یاسا ژینگەیەکانە ئەوەی کە وەک ڕێکخراوێک بە دوواداچوونتان کردووە هیچ یاسایەکەیە تایبەت بە خستنە سەر باش خستنە سەر هێنانی مادە پلاستیکەکان یاخود بۆ نمونە هەردێک کارگا کار ئاسانی بۆ بکرێت لە ڕووی یاساییەوە ئەگەر بێت و زۆر ئەم مادە پلاستیکانە بەرهەم بهێنێ بە جۆرە لە جۆرەکان سزا بدرێتی لە ڕووی یاسا ژینگەیەکان و هیچ یاسایەکی لەو جۆرەمان هەیە کاری لەسەر دەکرێت خۆی من لەو باوەڕێم یاسای بڵین هێنانی بەتابەتی مادە پلاستیکان ئەکەوێتە یاسای وەبەرهێنانەوە کەمتر پەیوەندی بە یاسای ژینگەەوە یەک و یاساکە بەڵام بەپێی یاسای ژینگە هەر کارگەیەک ببێتە هۆکاری پیسبوونی ژینگە ئەو کارگەیە وەکو ئەرکێک لەسەرێتی کە قەرەبۆکەی بکاتەوە یعنی ئێمە ئەکرێت لە ڕێ ئەو یاسایەوە بۆن من ئەو بەڕێزانی کە لێرە کارەکەن بە مادە پلاستیکەکان بەرهەمەیەنن بەپێی ئەو یاسایە دەستەی ژینگە بێ پێی بڵێ ئێمە زۆر جاوتومانە کارگەیەک مادە پلاستیکی دروستەکە ینی بکرێتە بڕیاری بکرێتەوە ئەرکێک لە سەریکە لانی کەم پاژماوەکانی خۆی کۆبکاتەوە کە زۆر ئاسانە یعنی من لەم ڕۆژە لەگە برادێکێکا قسەم کرد کە لە ئەوروپاوە هات بۆ ئێگوت بۆ من لە بەشێک لە مارکێتەکانی دەرەوە چۆن مامەڵە لەگەڵەمەکرد ئەگەر مادەی پلاستیکیشی هەبێ ئەگەر بۆ من لە خۆمان کیسێکی ئاو کە بە 1000 دینارە یان بە 2000 کەسێک ئەیکڕێ ئەم لە جیاتی هەزارەکە 2000 لێوەرەگرێ مارکێتەکە بۆ ئەڵێ پاژماوەکەم بۆ بێنەوە کاتێک کە پاژماوەکەی بۆ گەڕانەوە مارکێتەکە بۆ من 1000 دینارەکەی داتەوە کەواتە ئەم کەسە پابند دەکات بە ئەوەی وەکو چۆنیش بینیمان لە ڕابردووە دوکاندارەکان بۆ منە شوشەی بیپسی یاخود خواردنەوە غازیەکان وەرە گیرایەوە کە ئێستا لە ئێران لە هەندێک وڵاتی تر بە هەمان شێوە ئەو کارە ئەکرێنی لە وڵاتی خۆشمانە ئێستا بڕۆ لەو مارکێتانەیە دەیان جۆر خواردنەوە هەیە یەک جار بەکارەێنێ یعنی بۆ منە چی تێچی ئەگەر ئەم مارکێتە ئەو بەڕێزەکە لەوێ خواردیەوە شوشەکەی لێ وەرگێتەوە لە مقابلەوە یا بەش شتێکشی بداتە یاخود پارێکی بۆ بجێڕێتەوە دواتر ئەم پاژماوەی بدرێتەوە بە کارگەکە بەڵام هەموو هۆکارەکان ڕاست ئێمە هۆشیاری تاک لەسەر و یاساوەیە من لەو باوەڕێیان ئەگەر تاک هۆشیار بێ یاسا کەمتر سزایەدا بەڵام بەداخەوە لای خۆمان نا تاک بۆکو پێویست هۆشیارە نە یاساکانی ژۆکو پێویستە ئەگەر نا مادام خەڵک وەکو پێویست هۆشیارەکەی نییە دەکرێت حکومت هەندێک ڕێکاری تون بگرێتە بەر بەتایبەتی ئێمە وەکوتمان ئێمە تەنها باسی یەک دوو بابەتی مادەی سفرەی بڵین پلاستیکیمان کردووە ئەگەر نا لە هەرێمی کوردستانە دەیان بابەتی تر هەیە کە بەواچە ئێمە هەر باسشمان نەکرد بێ ینی بچووکترین شت هەر لە بڵین ئەو جۆپاکەرەوەکە یاخود دانپاکەرەوە یاخود بەکارهێنانی کلێنس ینی دەیان بابەتی تر هەیە بۆ نمونە دەبەی معجونی دانپاکەرەوە فڵچەی دانپاکەرەوە ئەمانە کەس حسابی بۆ نەکردووە بەتایبەتی بەشێکشی کە لە ڕووی کوالیتیەوە زۆر خراپە بۆ نمونە لە مانگێکە بەواچە خەڵک ئاڵوگۆڕی پێ بکە بۆ نمونە
یعنی وەکووتمان ئێستا لە هەرێمی کوردستانە هەر پێداویستیەکت بێ بچیتە مارکێتێک بڕاتە بێت لە 1970 ئللا پاژماوەیەکی پلاستیکی لەگەڵای. باشە کاک معروف دیارە لەگەڵ بوونی ئەم کێشانە و بوونی ئەم مەترسیە لەسەر ژینگە بەهۆ کار و بەکارێنانی مادە پلاستیکان و خۆی لە خۆیدا گۆڕانەکانی کەشوها کاریگەری نەرێنی لەسەر ژینگە دروستکردو هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە وەکو ڕێکخراوەکانی تایبەت بە پاراستنی ژینگە هەوڵەکان بە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان قسەکردن لەسەر ئەم بابەتانە کە مەترسی دروست دەکات لەسەر ژینگە تا چەندە هەنگاوی جددینراوە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە تا چەندە وەکو ڕێکخراوەکان هەوڵتانداوە فشار دروست بکەن. وڵی ئێمە زیاتر کارەکانمان هۆشیاری و چاودێریە و ئێمە وەکو ڕێکخرای خۆمان بەشێک لەو کارانەی کە ساڵی ڕابردوو لە قۆناغی خوێندنە لە پرۆسەی بڵین دەستپێکردنی داوامە کارمان لەسەر کردبێ مەسەلەی مادە پلاستیکیەکان و پاژماوەکان بووە. بەڵام ئەوەی کە ئایا فشار دروستکردن من لەو باوەڕێم ئێمە لە وڵاتێکە ئاژین بەڕاستی ینی فشار دەور نابینێ وەنمەگرتبوونەوە دەور نابینێ خۆپشاندان دەور نابینە بینیمان لە ماوەی ڕابردووە چەندین گرفت و کێشەی ژیانی ینی کە پەیوەست بۆ بە ژیانی تاکەوە بەڵام حکومت وەکو پێویست ناتوەتەوە بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا قسەی لەسەرەکەین ئەوەیە کە زیاتر ئاگادارکردنەوەیە ئەو ئامارانی کە ئێمە بڵاوەکەینەوە لایانی کەم بەڕاستی پێمان خۆشە جیهەتێک بە دوواداچوونی بۆ بکە جیهەتێک لە قازانجی خۆشیانە وەکو وتمان بەوازی ئێستا کەمکردنەوەی مادە پلاستیکەکان بە تێچوویەکی کەم چارەسەر بکرێ بەڵام چەند ساڵێکی تر بەم شێوەیە ئەگەر بڕوە بەردەوام بێ گومانیتیانی هەرێمی کوردستان تووشی چەندین کارەسات و قەیرانە بێ لە بواری ژینگەیە بەڵام ئەوەی کە ئایا چی ئەەکەین ئێمە پێشتر لە جارێک تیژ باسیەوەمان کردووە لە دەستەی ژینگە کۆبنەوەیەکی وەرزیمان هەبوو لەگەڵ نزیکەی 14 وەزارەت بەڕاستی هەندێک بابەتە بوو لێەوە تاوتوێمانە کرد قسەمان لەسەرە کرد ئێستا یەکێک لەو شتانی کە دەستەی ژینگە پرۆژەیەکیان هەیە و بەرێنانی سەوزە بۆ نمونە ئومێدەوارین کە من ئەمڕۆ سەیرم کرد بەشێک لەو داواکاریانەی کە دراوە بەلایانی پەیوەندیدار یاخود بۆ نمونە دراوە بە دەستیەوە بەرێنان کە کارگەیەک دابنرێ لە هەرێمی کوردستان چی زەرورە خۆشبەختانە چەند کارگەیەکی زۆر باشی ڕیسایکلینی تایە بۆ پاژماوە پلاستیکەکان بۆ پاژماوەی شوشە بۆ پاژماوەی پاتریەکان یانی ئەمانە جێگای تموحن بۆ ئێمە بەڵام ئایا تا چەندێ وە بەرهێنانێک دێ کار لە بابەتێکی ژینگەیەکە ئەمە جێگای پرسیارەکە ئێمە پێشتیش لەگەڵ دەستەوە بەرهێنانە وتومانە تکایە کار ئاسانی بۆەوە بەرهێنانە بکەن کە لە بواری ژینگەیە کارەکەن نەک هەروە بەرهێنێ بێ لێرە تەنها بیر لەوە بکاتەوە یەکەی نیشتە جێبوون دروستکە با چەند وە بەرهێنێکمان هەبێ بیر لەوە بکاتەوە هەر ئێستا ئێمە ینی لە هەرێمی کوردستانە پێویستما بەوەیە نەمامی ناوخۆیی بەرهەم بێنی چی پێویستەکە ئەمە بچین بەشێک لەم نەمامانە لە وڵاتانی دراوسێ و لە وڵاتانی ئەوانە بێنی بۆ من لە کەرتی کشت و کاڵامانێ و لە وزەی خاوێنە ئەمانێ ئومێدەوارین وەکو ڕێکخراوەکان زۆر جارێ وتومانە بڕاتە بێت تەواوکەری کارەکانی حکوومەتین لە هەرێکە لە سنووری خۆمانە بەڵام تر ئایا حکوومەت ژینگە بۆ یەکێک لە خەمەکانی نەخێر بەڵێ سپاس بۆ ڕێکخراوەکانت زۆر سپاس بۆ معروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئەندە بۆ پاراستنی ژینگە دووبارە سپاس بۆ بەڕێستان